لایک لەسەر جلکی کوردی و جا لەسەری خواردنی کوردی لەسەری مەقاماتی کوردی و باسی کردیمنەوە یەکە ئێمە صاحبی مەقام یعنی قەدیم لێرە وتیان کوردەکان مەقامیان نییە نەخێر ئێمە مەقاممان هەیە ئێمە ناوی دوو گۆرانی بێژ لە مەقامەکەی ئەوڕۆ ناوی حەسەن زیرەک و ناوی علی مەردان ئێمە باسی کردووە حقيقة مثل هكذا ندوات هي الساهم في ترسيخ شانازیمان بە ناسنامەی خۆمانەوە کردووە لە شوێنەوار و کەلەپور و فۆلکلۆر وامان لێ دەکات چینە ئاستی وڵاتانی پێشکەوتوو شانازی بکەین بە ناسنامەکەمانەوە گرنگیدان بە کەلەپور بە پلەی یەک لە ئەستۆی بەرپرسان و لە ئێستادا هەرێمی کوردستان نەک تەنیا لە ڕووی کەلەپورەوە بەڵکو لەسەر جەمڕۆکانی دیکەوە پێشکەوتووە هەوڵی پەرەپێدانی ئەزموونی هەرێم دەدەین لە ناوچەی ناوەڕاست و باشووری عێراق خات و زەنگەنە گرنگی دەدات بە کەلەپور و سەرنجی خستۆتە سەر ئەو مەسەلەیە دەیەوێت لە ڕێگەی ئەو زانیاریانەوە پەیامێک ئاراستە بکات کە عێراق خاوەنی ئەو جۆرە ناسنامەیە و هەوڵی پەرەپێدانی دەدات. الفلكلورية والتراثية احتفت منصة الفلكلور سەکۆی فۆلکلۆر لە بەغدا شاری داهێنانی ئەدەبی میوانداری چالاکوان و لێکۆڵەری کوردی زوهرە زەنگەنەی کرد کە لە شاری هەولێرەوە هاتبوو کۆڕێکی پێشکەش کرد و تیشکی خستە سەر فۆلکلۆر و کەلەپوری میلی کوردی و عێراقی و چەندین بابەتی باس کرد لەبارەی ئیشوکاری دەستی فۆلکلۆر و جلوبەرگ و دروستکراوی تەقلیدی و زۆرێک لەو شتانەی لە ڕاستیدا کە بەلای گەلانەوە وەک ناسنامەیەکی نیشتیمانی وایە. الملابس والصناعات التقليدية. ضيوف في بغداد مدينة الإبداع الأدبي واليوم نحن میوان بووین لە بەغدا شاری داهێنانی ئەدەبی و باسی جلوبەرگی کوردیمان کرد کە دەبێت گرنگی پێ بدەین بەهۆی ئەوەی پارێزگاری لە زیندووبوونی ڕەسەنایەتی کردووە بەهۆی زیندویی و چالاکمانەوەی گەلی کوردەوە کە زۆر بە بەهێزی دەستی گرتووە بە ناسنامەکەی و کەلەپورەکەی کە بە لقێکی سەرەکی دایدەنێن لە لقەکانی ڕۆشنبیری عێراقی. الثقافة العراقية برمتها نحن طبعا لابسين زي كردي بكل مطار 4-5 لابس له شراوية ما احنا عندنا هسه هناك بالمطارات الهوية العربية ترى مطورة للمحافظات زي الكردي ترى هو ما ممنوع بالدوائر اكو اني اعرف موظفات اروح القاها ينلف على الحزام مالتها وتبدي المرأة بعملها اليومي انتوا تعرفون هسه اكو شاب لابسه 4 قطع متكون هو من 6 قطع والزي الرجالي ايضا يوم للزي الكردي هذا اليوم انتم تعرفون تصير بيه مهرجانات للزي ويمكن موضوع قالت لي خير قلت لها اني اتذكر كنت طفله من كنا ببغداد ما يمر شهر اذا مو شفافي صور نزلناها بالفتره الجمهوريه ويا عبد السلام عارف ان شاء الله ان شاء الله شكرا جزيلا.